زۆر جارگوێمان لە وتەی پژمینەکەت مەگرە بووە، بەڵام گرنگی پێ نادەیت و وەک ئەوەی بیری لێ دەکەیتەوە بەو پێی مەترسیداترە لەوەی چاوەڕێی دەکەیت. دوایەوەی گەردیلەی تۆز دەچێتە ناو بۆشایی لوتەوە کەسەکە پژمین دەکات. تەنۆرکە نەخوازراوەکان بە خێرایی و بەهۆی شەپۆلێکی هەوایی ڕێڕەوی ناولوت پاک دەکاتەوە. ئەم پرۆسەیە دەبێتە هۆی پژمین. هەندێک جار پژمینی یەک لە دوایەک ڕوودەدات. هۆکاری ئەمەش ئەوەیە کە کوونەکانی لوت ئامادەن بۆ دەرکردنی هەموو تەنۆرکە زیان بەخشەکان. بەڵام کاتێک پژمینێک دەگریت مەترسی لەسەر جەسەد دروست دەکات، چونکە فشار دەخەیتە سەر سەرت کە ڕەنگە بێت هۆی برینداربوونی تەپڵی گوێ و وەستانی سووری خوێن بۆ چاو و مێشک. زۆر وتە هەیە سەبارەت بە پژمین. یەکێکیان دەڵێت گرتنی پژمین ڕەنگە دڵ بوەستێنێت، بەڵام بە وتەی پزیشکەکان ئەمە ڕاست نییە. وەک چۆن پژمینی زۆر ڕەنگە هەست بکەیت دڵە لێدان دەکرێت، بەڵام بە پێچەوانەوە دڵ پاڵنەرە کارەبایەکانی وەک خۆی دەپارێزێت. وتەیەکی تر هەیە کە دەڵێت گرتنی پژمین ڕەنگە بێتەوەی هەڵاوسانی چاو دەرکەوتنی پەڵە. بەڵێ گرتنی پژمین فشار لەسەر چاوەکان دروست دەکات، بەڵام نابێتە هۆی هەڵاوسانی چاوەکان.